ئازیزان لەم بەشەدا بڕیارنامەی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە سەبارەت بە کۆڵبەریتان بۆ دەخێنمەوە. یەکەم ئەوەی کە لەسەر سنوورەکان بە ناوی کۆڵبەری دەناسرێت لە ڕاستیدا نەکەر شغڵیان پیشە نیە، بەڵکو زۆرتر جۆرێکە لە هەرزان فرۆشکردنی گیان و ژیان لە پێناو بەدەستێنانی پاروەنانێکدا کە خەڵکی زەحمەتکێشی کوردستان بە ناچاری ڕوویان تێکردووە. ئەم بەناو شغڵیان پیشەیە، ئەنجام و دەستکەوتی بێکاری بەربڵاو و ڕوو لە زیاتبوونی لاوان و کۆمەڵانی خەڵکی هەژار و کەم دەرامەدی ناوچە کوردیەکانە. ژمارەیەکی بەربڵاو لە ژنان و پیاوان و لاوان و بە ساڵاچوان کەسانی بە تەمەن و پیر لە 13 ساڵ تەمەنەوە هەتا 70 ساڵ لەسەر سنوورەکان لەگەڵ ئەو هەموو دژواری و مەترسیە گیانیانەی کە ئەم جۆرە کارە هەیەتی بە ناچاری ڕویان تێکردووە. تەنیا لە ساڵی 2021 زاینی 219 کەسی شەریف و زەحمەتکێش لەسەر سنوورەکان گیانی خۆیان لەم ڕێگایەدا لە دەستاوە یان بریندار بوون. دووهەم ئەم تاوانە ئاشکرایە لە کوردستان بە تەنیا بەسەکە دژمناتی و ڕق و قینی ڕژیمی جنایەتکاری ئیسلامی بە تایبەت دژ بە خەڵکی کوردستان ئاشکرا بکات. دەبێت لە دژی ئەم تاوان و جنایەتانە خەبات بکرێت وە کۆتایی بەوەها شغڵێکی پڕمەترسی و لە تاقەت بەدەر بهێنرێت. بۆ ئەم کارە لە هەنگاوی یەکەمدا دەبێت بە خەبات و تێکۆشان ڕژیمی سەرکوتگەر و جنایەتکاری ئیسلامی ناچار بکرێت کە کار و پیشەی شیاو بۆ ئەم مرۆڤە زەحمەتکێشانە دابین بکات یان بە پێدانی بیمەی بێکاری ئیمکانی دابینکردنی پێداویستی ژیانیان بۆ بڕەخسێنێ بۆ ئەوەی ناچار نەبن ڕووبکەنەوەها پیشەیەک. لە هەنگاوی دووهەمدا دەبێت ئەم ڕژیمە ناچار بکرێت کە قەرەبووی بنەماڵەی ئەو کۆڵبەرانە بکاتەوە کە گیانی خۆیان لە ڕێگەی هاتوچۆی کۆڵبەریدا لە دەستاوە. سێهەم خاڵی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە وێڕای مەحکومکردنی هەر جۆرە دەستڕێژیەک بۆ سەر گیان و ماڵی ئەم مرۆڤە زەحمەتکێشانە داوا لە هەموو ئازادی خوازان دەکات بۆ داکۆکی و بەرگری لەم مرۆڤە زەحمەتکێشانە هەستن و بەڕێخستنی بزوتنەوە و حرەکەتی ناڕزایەتی بەرامبەر تاوانی ئاشکرای ڕژیمی جنایەتکاری ئیسلامی ئێران کەوەها هەلو مەرجێکی قوڵقاندووە ڕێگە نەدەن ئەم جۆرە تاوانکاریانە هەروە بەردەوام بێت. هەروەها کۆنگرەی هەژدەی کۆمەڵە لەگەڵ دەربڕینی هاودەردی خۆی بۆ بنەماڵەی ئەو زەحمەتکێشانەی لەم ڕێگایەدا گیانیان بەخت کردووە بە مەبەستی بەهێزترکردنی خەبات و ناڕزایەتیەکان لە دژی تاوانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و دابینکردنی خواست و داواکاریەکانی سەرەوە کمیتەی ناوەندی ڕادەسپێرێ و بۆ گرتنەبەری ڕێکار و هەڵگرتنی هەنگاوی پێویست لەم بوارەدا. کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بە فرامباری 1400 هەتاوی بەرابەر لەگەڵ مانگی ژانویەی 2022 زاینی.